سڵاتان لێبێ ئازیزان، ئەم کاتتان باش. من کۆسار محەممەدم لە وڵاتی سوێدەوە لە بەشداربووی کۆرسی بزنس لیدەر. بەڕاستی ئێمە لە بەشداربووانی کۆرسی بزنس لیدەر کاتێ لە سەرەتا هاتینە ناو کۆرسەکەەوە بەڕاستی بەبەر چاولیاڵیەکەوە هاتین، نەمان ئەزانی چی ئەگوزارێت، بەڵام هەر لە هەفتەی یەکەما هێندە بەرچاوڕوون بووین کە زانیمان ئەم پرۆژەیە هێندە شتی باشی تایە، هێندە شتی بە قیمەتی تایە کە دەکرێت هەر تەنها بە هەفتەکانی سەرەتا تۆ گۆڕانکاری بێ بەسەر ژیان و بەسەر بزنس و بەسەر کارەکەتدا. پرۆژەی بزنس لیدەر هێندە استراتیجیە بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێ ڕۆژێ لە ڕۆژان لە خەیاڵێکان بزنسێک بۆ خۆیان دابنێن، یا ئەوانەی کە بزنسێکیان هەیە و کێشەی تایە، یا ئەوانەی کە بزنسێکیان هەیە و چارەیان نییە بۆ ئەوەی کە بیکەن بە 2 فەرع و 3 فەرع و 4 فەرع. بەڕاستی بۆ بەشداریکردن لە بزنس لیدەرە دەتوانیت ئەو ڕێگایانە بدۆزیتەوە. پرۆژەی بزنس لیدەر هێندە پێشکەوتووە، هێندە بە پراکتیکی فێرت دەکا، تۆ وا لێ دەکا کە دەچیتە ناو واقعی کارەکەەوە، واو لێ دەکا کە تۆ بەشدار ئەبیت لەگەڵ گروپەکاندا، لە پرۆژە مەیدانیەکاندا، لە مقابلەکردنی بزنسمانەکاندا. تۆ دەگەی بە ئاستێک کە بگەی بە هەر پرۆژەیەک یەکسەر تۆ تێدەگەیت ئەم پرۆژەیە چەندێک سەرکەوتووە و چەندێک بەرەو پێشەوە ئەڕواوە، چەندێک استراتیجیە. لە پرۆژەی بزنس لیدەرە فێری استراتیجی بوون دەبیت، فێری چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ پارە و لەگەڵ مەسرف دەبیت. بەڕاستی پرۆژەی بزنس لیدەر هەر نرخێکی هەبێت، پێم وایە هێشتا کە خەڵک ئاشنای نەبووە. کاتێک کە خەڵک ئاشنای بوو تێدەگا ئەو نرخە بۆ بزنس لیدەر هێندە کەمە، کە بەڕاستی هەچەندێک زیاد بکرێ هێشتا کە قیمەتی بزنس لیدەر لەو زیاترە. کۆرسەکانی ئاوادە ئەکادیمی بەدەر لە بزنس لیدەر هەر هەمویان بەهایان هێندە زۆرە، بە سعرەکەیان ناپێورێن. بەڕاستی هەچ کەسێک ڕۆژێک لە ڕۆژان بەشداری یەک کۆرسی ئاوادە ئەکادیمی کردبێت بە دڵنیاییەوە چەندان کۆرسی تری لێ کڕیون و چەندان کۆرسی تریش بەشداری کردووە لەگەڵیان، وە کۆرسی ئایندەش و ئایندە تریش بەشداری دەکات. من پێم وایە هۆکاری سەرەکی بەخشینی بەهایەکی زۆرە، ئەو بەها زۆرەی کە لە ڕێی مامۆستایانی بەڕێز و خودی مامۆستا ئاواتی خۆشەویستەوە دەبەخشێت. و ئەم پرۆژەیە کاتێک کە تۆ دەیتە ناوی تێدەگەیت کە چۆن مامەڵە لەگەڵ سەروەت و سامان بکەیت و چۆن مامەڵە لەگەڵ فەقیری بکەیت، و تێدەگەی کە فەقیری پیرۆز نییەیتر، بەڵکو هەژاری نەخۆشیەکە کە یاوێتی لە کۆمەلگاکان. کاتێک لە بزنس لیدەرا تێدەگەی ئەبێ ئێمە چۆن مامەڵە لەگەڵ هەژاری بکەین، ئەو کاتە دەزانیت کە بیرۆکەی ئەو خەڵکە چۆن تەعامل ئەکا لەگەڵ مەسەلەی هەژاریە. لە بزنس لیدەرا تۆ دەتوانی وا تەعامل بکەیت دوایی وەکو بزنسمانێک بە عەقڵێکی فراوانەوە، بە فکرێکی کراوەوە، بە تێڕوانینێکی پرشنگدارەوە لە ئایندە بڕوانیت. ئەگەر ئیمڕۆ دەست نایە بۆت پرۆژەیەکت هەبێ، لە ساڵانی داهات و لە مانگانی داهات و لە هەچ کاتێکا بۆ تۆ بگونجێ، بەس تەنها شارەزای ئەم پرۆژەیە بیت، بە دڵنیاییەوە دوای تۆفیقی خوایی پێم وایە سەرکەوتووە بی لە پرۆژەکانتە. من بۆ خۆم بەو هیوایە و بەشداری بووم، بەشداری ئەم کۆرسە بووم، و ئینشاءڵڵا هەچ کەسێکی تریش بەشداری بکات پێم وایە مستەفید ئەبێ لەم زانیاریانە. و هیوادارم هەچ کەسێک پێی باشە کە بزنسەکەی بەرەو پێشەوە بەرێ و حەزی لێیەتی پرۆژەکانی گەورەتر بکە و پێی باشە مارکێتەکەی بەرەو باش و باشتر بەرێت، بەشداری لە کۆرسی بزنس لیدەرا بکە، بە دڵنیاییەوە بە ئاوادەکانی ئەگا. وەسەلام عەلەیکوم ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.